جوتیارên Sunûrê Qeza Şêxan li hember nedana harîkariyên çandinê gazindeyan ji hikûmetê dikin. داواکاریمان ئەوە حکوومەت هاریکاریمان بکە حکوومەت چیمیاوی هەرزان بدا پێمان بەڕاد بۆمان حکومی دانێت نەک ئەهلی بەڕادی سە لە قەزای شێخان ئەمی ئەهلیە حکومی نییە حکومیش ئەگە ئەهلی بێت ئەهلی تەن بۆ وەرەقێکە ئەگەر حکومی بێت لەوانەیە هەرزانتر بێت گاز نادرێ پێمان دو تەغار عەردم کردگە هەیە 5 تەغار عەردی کردگە گاز لە سوک سەودا دەکڕین بە 500 یعنی وەک هاوکاری هیچ لە حکوومەتەوە ئێمە هێشتا هەلمان نەگرت. Salane li vê deverê nêzîkî 1500 tanên pitata berhem dihet. Lê cûtiyar dibêjin sal bi sal li karê cûtiyariyê sar dibin û gefa wê êkê dikin, eger hatu hikûmet harîkariya wan neket, dê de ji karê çandinê berdan. Ev jî di demekî da ye ku ji ber krîza darayî li van du salan beşek ji xelkê dest bi karê çandinê kiriye ve. Dermanman bidate hikûmet کیمیاویمان بدا پێ ئەوانە هەمووی لەسەر ئێمە بە گران دەکەڕین زۆر یانە کەلف دەکات پەتاتە تۆمی گرانە کیمیاوی گرانە عەرد گرانە هەمووی تش گرانە دەوا لە حکوومەت دەکەین هاریکاریمان بکە بە هەموو شوەیەک هاوڕێک لێمان بدات زۆر دەترسم لێ خسار بم من 10 تەنم کردیە 2 دەفتەر و نیم بە قەلەم و دەفتەر لێم سەرف کردیە ئەو 2 دەفتەر و نیمە بگاتە من مەمنونم. Herçend ev sala hindek dermanên kêm bi ser cûtiyarên deverê hatiye parvekirin, lê ev nebûye cihê razîkirina cûtiyaran û rêveberê çandina Şêxan jî vê girifte ji bo krîza darayî vedigerîne. اكيد اكيد من هكا والله هيك شو يعني تشتيت ماتيكنا خراب يعني تاخير كنا باري جوتيارا يغنمي وقت جوت مثلا بين صاله دو صاله برهمي خوبكاتو بحث خبري واي برهمي باتا سوري ودو صاله بارنتي اكيد او بارا هكا زبري دستي جوتيارا دي شو البيكاد افي تاسلك مازن هبو كو تقريبا يعني كارو عن زاخر جوتياري صستكت ووضعي لواسكت تاسلك مازن ابي هج بلا Li Sînûrê qezaya Şêxan 265,000 donimên erdî hatîne terxankirin ji bo çandina gen û ceh û petata û birinc û hin berebûmên diyên kuştukalî. Cûtiyarên deverê jî daxwaza harîkariyên zêdetir dikin. Tayyip Goran NRT Qeza Şêxan.